مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری ئێوارەخوانێکی ڕەمەزان بووە زیاتر لە 1000 ئەندام و کادیری سنووری مەڵبەند و مامۆسایانی ئاینی و مامۆسایانی زانکۆ ئەنجامدا. لە ئێوارەخوانەکەدا مامۆسا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری وتارێکی ئیمانی و ڕۆحی پێشکەش بە ئامادەبووان کرد و باسی لە گرنگی و چۆنیەتی خواپەرستی ڕاست و دروست کرد بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا. سەرۆکی کۆمەڵ هانی ئامادەبووانیدا کە بەردەوام کاتەکانیان لە پێناو بەدەستهێنانی ڕەزامەندی خودا تەرخان بکەن و هەوڵ بدەن بە وردی ئەرکە شەرعیەکانیان جێبەجێ بکەن. لە درێژەی وتەکانیشیدا مامۆسا عەلی باپیر بە گرنگیەوە چۆنیەتی خواپەرستی بە گرنگ زانی پێش چەندیەتی. من وەکو برایەکی دڵسۆزی خۆتانەوەتان پێ دەڵێم کە هەوڵدەن لە قورئان خوێندەکەتاندا زیاتر تەماشای چۆنیەتەکەی بکەن، لێی وربنەوە وەکو خوا فەرموویەتی ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالوها. ئایا لە قورئان ورد نابنەوە یاخود دڵەکانیان قفڵیان لێدراون؟ زۆر گرنگە ئینسان لە قورئان و ڕامێنێ. خوای پروردگار دەفەرمێ کتاب ئەنزەلناه ئیلەیکە مبارەک لیەدەبەڕوا ئایاته وەلیەتەذەکەڕ ئولو الئەلباب. دەفەرمێ ئەمە قورئانێکی بە پێزە دامان بەزاندۆ تاکو لە ئایەتەکانی و ڕامێنن و خاوەن عەقڵان دەرس و پەندی لێ وەربگرن. بە کورتی و بە پوختی دەمەوێت عەرزتان بکەم کە لە ئیسلامدا گرنگی بە چۆنیەتی دراوە زیاتر، چۆنیەتی نەوعیەت نەک چەندێتی، و گرنگە ئینسان ورد بێتەوە لە شتەکانی و نێوەڕۆکێکی باشیان پێبدا. جا چ ڕۆژ و گرتنیەتی چ نوێژە قورئان خوێندنە زیکرە دوعایە پاڕانەوە هەرچی هەیە. لای خۆشیەوە کارجێڕی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵیش دەڵێت کاتی ئەنجامدانی ئەم ئێوارە خوانە هاوکاتە لەگەڵ سەرکەوتنی موسڵمانان لە جەنگی بەدر. هاوکات ئامادەبووان بە گرنگیەوە لە کۆبوونەوەی لەم جۆرەیان ڕوانی. ئێمە وەکو مەڵبەندی دەوروبەری هەولێر لە ڕۆژی حەڤدەی ڕەمەزان کە هاوکاتە لەگەڵ سەرکەوتنی جەنگی بەدر کە هێزی حەق و ڕاستی بەسەر هێزی ناحەق و باتڵ، بۆیە لەم ڕۆژەدا ئێمە وەکو مەڵبەندی دەوروبەری هەولێر ئێوارەخوانێکی فراوانی بەربانگمان بۆ بەشێک لە ئەندامان و کادیرانی مەڵبەندی دەوروبەری هەولێر لە سنووری ئەنجومەنەکان و هەموو تەواوی ئەو ئۆرگانانەی سەر بە مەڵبەندی دەوروبەری هەولێرن ساز کرد. یەکێکە لە شتە گرنگەکانی ئیسلام کۆبنەوە. خۆی خوای گەورە ئەمر بە هەموو مسلمانان دەکات پێکەوە یەکگر بن و جەمع بن و برایەتیتان دیاربی و ڕەنگ بداتەوە. ئەو دۆست و ئەحباب و خۆشەویستانێک کە ساڵانێکە لەوانە یەکترمان نەبینیوە، هەریکەو بەکاری خۆی سەرقاڵە و ئێستا کە لێرە کۆ دەبینەوە و یەکتر دەبینین و چۆن دەڵێت چاک و خۆشی لەگەڵ یەک دەکەین و لە ئەحواڵی یەکتر دەپرسین و سەرای هەموو ئەوانەش وتم بەڕاستی مەسەلەی ئیفتەرسایی شتێکی بەڕاستی خۆشە، ینی چۆن دەڵێ خۆشە. الله ئەکبەر الله ئەکبەر، ئەوە خۆشێکیشتی. لە مانگی ڕەمەزاندا موسڵمانان زیاتر ئاموشۆ یەکدی دەکەن، هاوکاری یەکدی زیاتر دەکەن ئینشاڵڵا، خۆشەویستی و تەبایی زیاتر دەبی. ئێستاەن لە کۆبنەوە و لە ڕۆژی وادا زیاتر یەکدی دەبینی و خۆشەویستی محەبەت زیاترە ئینشاڵڵا. کۆمەڵی دادگەری لەم مانگەدا ئامادەکاری بۆ چەندین پرۆژەی گرنگ و بەسوود کردووە و جێبەجێی کردوون و بە تەواوەتی وزە و توانای خۆی بۆ بەدەمەوە هاتنی موسڵمانان تەرخان کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.